هەرچەندە لە ساڵی 2013 پەرلەمانی کوردستان یاسای مافی دەستکەوتنی زانیاری دەرچواندووە کە یەکێکە لە یاسا زۆر باشەکان کە دەتوانێت ڕۆڵێکی گەورە بجێڕێت لە بواری زیادکردنی شەفافیەت و گەیشتن بە زانیاری. بەڵام تا ئێستا ئەو یاسایە لە کوردستان کاری پێ ناکرێت، تەنانەت پەرلەمانی کوردستانیش یاساکە جێبەجێ ناکات. بەپێی ڕاپرسیەکی تۆڕی تارگێت بۆ شەفافیەت و سەروەری یاسا و ڕێکخراوی ستۆ بۆ دژە گەندەڵی کە تایبەت بوو بەوەی ئایا حکوومەت لە بڵاوکردنەوەی داتا و زانیاریەکان بۆ خەڵکو و ڕایگشتی لە ئاستی پێویستە و زانیاری پێویست ناشارێتەوە. 177 بەشداربوونی ڕاپرسیەکە پێیان وایە حکوومەت لە پێدانی زانیاری شەفاف نییە، زانیاریەکان دەشارێتەوە. سەبارەت بە ئەوەی کە هاوڵاتی تا چەند پێی باشە سکالا تۆمار بکرێتن ئەگەر جێبەجێ نەکرا نزیکی لە 95 هاوڵاتیان پێیان وایە باشە سکالا تۆمار بکرێتن لە ئەگەری جێبەجێ نەکردنی یاساکە. هەروە لە وەڵامی پرسیارێکی تریدا سەبارەت بەوەی کە حکوومەت تا چەند شەفافە لە پێدانی زانیاری لە 77.4 هاوڵاتیان پێیان وایە حکوومەتی شەفاف نێتەنا لە 180 پێیان وایە حکوومەت شەفافە لە پێدانی زانیاری. بەپێی یاساکە دەبێت ئەنجومەنی وەزیرانی هەرێم بە هاوبەشی لەگەڵ دەستەی سربەخۆی مافی مرۆڤی هەرێم ڕێنمایی بۆ کارپێکردنی یاساکە دەربکەن، بەڵام تا ئێستا ئەو کاریان نەکردووە. بەڕێوەبەری گشتی فەرمانگەی یاسایی و پاراستنی مافی مرۆڤیش لە دەستەی سربەخۆی مافی مرۆڤ هۆکارەکەی بۆ قەیرانی دارایی دەگەڕێنێتەوە. هەلو مەرجی دارایی و کارگەری ئێستای حکوومەتی هەرێمی کوردستان زۆر گونجاو نییە بۆ ئەوەی کە ئەم یاسای بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆ شێوەیە کە ئێمە پێویست ئەمانەبێت و بۆ شێوەی لە ئاستی تەمۆحی ئێمەیە. چەند لێژنەیەکی پەرلەمانی کوردستان باوەڕیان بە وەڵامی ئەنجومەنی وەزیران و دەستەی سربەخۆی مافی مرۆڤ نییە کە قەیرانی دارایی ڕێگر بێ لە دەرکردنی ڕێنمایی بۆ کارپێکردن بە یاساکە، بۆیە لە هەوڵدان فشاری زیاتر بخەنە سەر حکوومەت بۆ ئەوەی یاساکە بکەوێتە بواری جێبەجێکردن. لەم خوڵی پەرلەمان ینی بەهۆی کۆمەڵی کێشەوە کە ڕوبەڕووی پەرلەمان بۆ ئەرکەکانی وەکو پێویست جێبەجێ نەیتوانی جێبەجێکە، بەڵام هەندێک لە لیژنەکان بە دواداچوونیان کردووە تەنها دەتوانن داواکار بن و بتوانن قسە لەگەڵ لایانی پەیوەندیدار بکەن، بەڵام ئەوان کۆمەڵی شتیان کردو بە بیانۆ بۆ جێبەجێ نەکردنی یاساکە. بۆ نمونەیەکێک لەوانە باسی قەیرانی دارایەکەن لە کاتێکا پێدانی زانیاری هیچ پەیوەندی بە قەیرانی دارایەوە نییە، بۆیە ئەو بیانوانی ئەوان هیچ ینی باوەڕ پێکرد نییە بۆ ئێمە وەکو پەرلەمان، بۆ ئێمە هەوڵە دەین زیاتر فشار دروستکەین و یاخود داوایان لێ بکەین کە ئەو یاسای بچێتە بواری جێبەجێکردن. لقی هەولێری سەندیکای ڕۆژنامە نوسانیش جێبەجێکردنی یاساکە بەکارێکی زۆر گرنگ و پێویست دەزانێت. لە ڕووی قانونیەوە زۆر گرنگە، وەکووتم هەم هاوڵاتیان و ڕۆژنامە نووسان و کەناڵەکانی ڕاگەیاندن ئاگادار دەکاتەوە کە دەتوانن داوای هەر زانیاریەک بکەن کە پێویستیانە. لە بەرامبەریشدا ئەو وەزارەتە یان ئەو کەسەی کە دیاری کراوە بۆ ڕاست پێدراوە بۆ پێدانی زانیاری لە هەر موسساتێکی حکوومەتە لە ڕووی قانونیەوە دووچاری لێپرسینەوەی هیچ مەسلەیەکی قانونی ناکاتەوە کاتێک کە زانیاری دەدا. بەپێی مادەی دووەم بڕگەی 6 لە یاسای مافی دەستکەوتنی زانیاری دەبێت لە هەر دامەزراوێکی حکوومەت فەرمانبەرێک دەستنیشان بکرێت بە مەبەستی داواکاری و بەدەستهێنانی زانیاری بە هاوڵاتیان. ئەگەر ئەمە جێبەجێ بکرێت ئەوە زۆربەی و پرسیارانەی کە تا ئێستا وەڵامەکەی لای هاوڵاتیان ڕوو نییە ئاشکرا دەبێت، بەڵام بە بۆچوونی ڕۆژنامە نووسان و چاودێران تا ئەو بەرپرسانە لەسەر حکوم بن هەرگیز یاساکە وەکو خۆی جێبەجێ ناکرێت و خەڵک وەکو هەمیشە پرسیارەکانیان بێوەڵام دەمێنێتەوە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.